پێشتر پێڵاو ئەو کاتە مەزەری ڕئیسیەر ئەوروپا بوو. ئەوروپای تر زیاتر ئەڵمانیا بوو، وڵاتانی ترشی تیا بوو، سویدیا و بەلجیکامانی تیا، بەڵام زیاتر ئەڵمانیا بوو. بەڵام ئێستا بە بۆنەی ترم قەیرانەوە و سین مسەیترەوە بەسەر وەزعەکە ئێستا بازارەکە لای ئێمە ینی لە هەموو جێگە ینی ئەمانەی کە شتی بە کارات و بەکارێنن زیاتر سینیشی تیا ئێستاکە. والله ئێستا ئێمە لێرە تقریبەن لەم بەرەوە لەم گوزەرێن بەرەوە تقریبەن ئێمە 12 دوکان لەم 12 دوکانە ڕەنبەر 3 دوکان 4 دوکانمان بە تەواوەتی ما بێت ئەوروپی بێ. باقیتر ئەوەی کەماوە سینیە دەستی دووە با بڵین. بەڵام تر جەماعەت هەڵێن سەنگافووری بەڵام بۆ خۆی لە سینەوە دێ. عەدەدی مارکە زۆر زۆرە، مارکە حساب ناکرێ. بەڵام ئەوەی کە زۆر خەڵک حەزی لێ با بڵێن تر نایکە ئەدیداسە و پومایە و سەلەمۆنە و میراڵە و ئەمانە خەڵک زۆر حەزی لێ لە پێڵاوی ترە پێڵاوی جلدا ئیکۆی و ڕایکەڵە و ئەمانە بەڵام وەک مارکەی گەلێ زۆرە. مارکان حساب ناکرێ. ینی زۆرە سینەکە وڵی نەوعی سینەکە نەوعی مارکانی نازانم لەبەرەوەی تازە تە بازار و نوعەکەشی گەلێ زۆرە ئەوی سەر نەوعەتی گەلێ زۆرم یەک سوشتانیانێ شتی زۆر چاک نایم بۆ چاکی لەگەڵ ئەوروپیا مشکلەیەکی وای نییە بەڵام بۆ خۆی ئەوروپیش نییە سینیە بەکاراتووە. ئێمە کردمان بازاری لەنگ ئەنی ئەوە پێشمە لە عربانەمان دوای وردەکردمانە دوکان پەرەمان پێدا و ئیسەژەوە 21 ساڵە من بەردەوامی لەم بازار وڵی بەعام ئەم بازارم بازاری مەزیدی پێ دەڵێن بەعام پێڵاوە و پەڕۆپاڵشمانێ لەولای پەڕ و قماش و جلو بەرگ و شتەکە لە تەنیش قەڵایە بەس ئێمە بە زۆریە لێرەین و هەمومان پێڵاو فرۆشین و بەس ئەم بازارە لە 2023 و لە دوای پرۆسەوە ئێمە لێری پێڵاو زۆری هەیە ینی پوت جیایە پێڵاو جیایە سەندەڵ جیایە ئەنواع مارکی هەیە وڵای زیاتر بابەتی ئاسکەری ینی مەسەلەن شورتە ئیتیحادی پۆستاڵەکە پێشمەرگە حەزی لە میڕاڵ و سەلەمون و ڕایکەر و ئام پێڵاوان جلدەکان جیایە مناڵان جیایە هەر یەشی و بە پێ تەبیات کوالیتیان زۆر باشە ئەو جاوەی خۆشە لەنگە هەم بۆ فەقیرە بێ هەم بۆ دەوڵەمەنە بێ هەم بۆ خەڵکی مناسبە بێ پێڵاومانەیە لە 1000 دینار دەست پێکات تا 100,000 من زیاد پێڵاوی لەنگە بەکاردێنم پێڵاوی لەنگەش باشترین پێڵاوە کوالێتیەکەی بەرزە ئەم پێڵاوانەی لە بازارە بە کوالێتیی باشە دەنێ کوالێتیی باش دەرناچێ من 15 ساڵە نایک ئەدیداس پۆڵۆ ئەم پێڵاوانە لە پێەکە یەک جوانترە دووش تەمەنی درێژترە زیاد من لە پێم کردووە تا ساڵێ زیاتر تا ساڵ و نیوش لە پێم کردووە بەڵێ بە تاکید بۆ جنوب ڕوا بۆ وەسەتە ڕوا بەڵێ من خۆم چەند جا ئاوڕێم ئاتوە هێناومە لێرە پێڵاوم بۆ کڕێت Adam